کەمتر لە 2 مانگ ماوە بۆ ئەو وادەیە حزبەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان دیارییان کردووە. ئەگەرچی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم پێکاتوە و تا ئێستاش ئەو کۆمیتەیە 3 کۆبوونەوەی ئەنجام داوە، بەڵام 3 لایەنی سەرەکی دیاری هەرێمی کوردستان کە یەکێتی و گۆڕان و کۆمەڵن بەهۆی چارەسەر نەکردنی کێشەکانی ناوخۆی هەرێم و کارانەکردنەوەی پەرلەمانی کوردستان تا ئێستا ئەندامیان بۆ ئەو کۆمیتەیە دیاری نەکردووە. ئێستاش باس لە دواخستنی ڕیفراندۆم دەکرێت، بەڵام ئەندامێکی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم دەڵێت بە هیچ شێوەیەک لە کۆبوونەوەکانیان باسییان لە دواخستنی ڕیفراندۆم نەکردووە. لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم باس لە دواخستنی ڕیفراندۆم نەکراوە، بەڵکو هێزە سیاسیەکان و کۆمیتەکە بەگشتی سوور بوون لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتی خۆیدا. تەنیا بەهۆی خراپی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان نیە باس لە دواخستنی ڕیفراندۆم دەکرێت. زۆربەی وڵاتانی دراوسێ هەرێم و وڵاتانی جیهانیش بەهۆی شەڕی داعش داوا دەکەن ئەو کاتێ بۆ ڕیفراندۆم دیاریکراوە دوا بخرێ. ئەندامێکی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم دەڵێت ئەستەما ڕیفراندۆم دوا بخەین. هەتا ئێستا وەکو بڕیاری سیاسی و وەکو ڕێککەوتنی لاینە سیاسیەکان ئەوانەی بەشدارن لە ئەنجومەنی ڕیفراندۆم هیچ پیلانێک نییە بۆ ئەوەی ئەم ڕیفراندۆمە دوا بخرێتن. ئەگەر شتێکی لا ئیرادی بی لە دەرەوەی ئیرادەی هەرێمی کوردستان و حزبە سیاسیەکان بیتن، ئەگەر نا هەمویان ڕێککەوتن لەسەر ئەوەی کە لە کاتی خۆی بکرێتن. حوتی مانجی حوسەیرانی ڕابردوو لە کۆبوونەوەی 15 لایەنی سیاسی هەرێم جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیاردرا ڕۆژی 25 ئەیلولی ئەمساڵ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام ئێستا بەهۆی چارەسەر نەکردنی کێشەکانی ناوخۆی هەرێم و ڕازی نەبوونی وڵاتان و تەواو نەبوونی ئامادەکاریەکانی کۆمسیۆن و ڕێک نەکەوتنیان لە هەموو کات زیاتر باس لە دواخستنی ڕیفراندۆم دەکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.